ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ پەرلەمانی کوردستان بۆ دوو یاداشتمان پێ یەک بۆ سەرۆکایەتی پەرلەمان و یاداشتێکیش بۆ لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی هەرێمی کوردستان سەبارەت بەو فشار و ئاستەنگیانەی لەسەر تەفگەری ئازادی هەیە و بە تایبەتی گرتنی ئەندامێکی تەفگەری ئازادی بە ناوی ئیدریس سەلیم لە شاری لە مەخمورەوە بۆ هەولێر هاتووە لە بازگە بەبێ هەبوونی هیچ تۆمەتێکی یاسایی ئەمڕۆ 4 مانگ و 15 ڕۆژە ئیدریس سەلیم دەستگیر کراوە لەلایەن هێزەکانی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە و هەتا ئەم دەقا نەیانهێشتۆ ئێمە بیبینین و ڕێگە نادەن چارەسەری لەلایەن پزیشکەوە وەربگرێ لە کاتێکە ئەو هەواڵەی ئێمە زیندانی سیاسی ڕژێمی بەعسەوە کەم ئەندامی سەنگەرە و تەمەنی لە 6 ساڵ زیاترە و ناکرێت زیندانی سیاسی زمانی بەعز ببێتەوە بە زیندانی سیاسی دەسەڵاتی کوردیش ئێمە ئیدانەی ئەو پێشێلکاریانە ئەکەین کە بەرامبەر بە مافی مرۆڤ بەرامبەر بە تەفگەری ئازادی ئەکرێ کە تەفگەری ئازادی پارتێکی سیاسی فەرمیە لە تەواوی عێراقدا مافی ممارەسەکردنی کاری سیاسی هەیە چونکە فەرمیەتی لە حکوومەتی عێراق وەرگرتووە و هەموو مامەڵەکانیشی لە هەرێمی کوردستانیش تەواو کردووە و بە پێی هیچ یاسایەک ناکرێت کە ڕێگری لە کار و چالاکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بکرێ ئێمە داوای بەدواداچوون لەلایەن لیژنەی ناوخۆ و لیژنەکانی پەیوەندیدار لە پەرلەمانی هەرێمی کوردستانەکەین بۆ بەدواداچوون بۆ ئازادکردنی هەواڵمان ئیدریس سەلیم. ئێمە ئەو یاداشتانە وەرەگرین ئەوەی پەیوەندی بە لیژنە معنیەکانەوەی ئاراستەیەکەین ئەوەی پەیوەندی بە سەرۆکایەتیەوە سەرۆکایەتی خۆی لێی بەرپرسە وەکو مەبدە ئێمە لەگەڵ سەروەری یاساین و لەگەڵ ئەوان کە هەرکەس بگیرێت لە چوارچێوەی یاسا مامەڵەی لەگەڵا بکرێ و ئەو تۆمەتەی کە ڕوون بێ ئاراستەیەکرێ و ئێمە دۆخی ئەمنی کوردستانە خوێنەوە بەڵام بابەتی سیاسی و ئەمانش بە تایبەتی بۆ یەکێک کە بێ ڕەچاو بکرێت کە کەمەندامی سەنگەرە یا تەمەنی هەیە یا هەر شتێکی تر بۆیە بە دڵنیایەوە بۆ ئەم کەیسەوە بۆ هەر کەیسێکی تر کە پەیوەندی بە ئازادی سیاسی یا مافی مرۆڤەوە هەبێ بە دڵنیاییەوە ئێمە بە دوواداچوونی خۆمانەکەین بە پێی لیژنە معنیەکان و هەر کەسێکیش کە ئەگیرێ ئەبێ لە چوارچێوەی قانونا بگیرێ و لە چوارچێوەی یاسا مامەڵەی لەگەڵا بکرێت.